کاربەدەستانی ئێران خۆشحاڵن بە گفتوگۆ لەگەڵ واشنتن و دەڵێن هیوادارین بگەینە ڕێکەوتنی ئەتۆمی. هەردوو لایەنی دانوستانکاری ئێران و ئەمریکا ڕایانگەیان کۆبوونەوەیەکی ئەرێنیان لە مەسقەتی پایتەختی عومان ئەنجامداوە و هەفتەی داهاتووش کۆبوونەوەی دووەم ئەنجام دەدەن. تاران ئەمڕۆ ڕایگەیان کە واشنتن خوازیاری ڕێکەوتنێکە لەسەر پرسی ئەتۆمی ئێران بە زووترین کات. هاوکات دۆناڵد ترامپیش ڕایگەیان گفتوگۆکان لەگەڵ ئێران بە باشی بەڕێوە دەچێت. ئەگەرچی هەردوولا بە کەمترین ڕستە باسییان لە ئەرێنی بوونی گفتوگۆکان کردووە، بەڵام لە مەسقەت چی ڕوویداوە و میدیا ئێرانیەکان چی لەو بارەیەوە دەڵێن. وەزیری دەرەوەی ئێران و کۆی بڵاوکراوەکانی وەزارەتی دەرەوە ئەوە نیشان دەدەن کە ئەم دانوستانانە لە کەش و هەوایەکی ئەرێنیدا بەڕێوە چوە و بنیاتنەر بووە بۆ گفتوگۆکانی داهاتوو. هاوکات هیچ لێدوانێکی دژبەیەک لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە دەرنەچووە، ئەمەش بە سەرەتایەکی باش دادەنرێت بۆ دانوستانەکانی دواتر، بە تایبەت دوای ئەوەی زیاتر لە 7 ساڵە پچرانی پەیوەندی لە نێوان ئەو دوو وڵاتەدا ڕوویدا بوو. دەنگدانەوەکان لە ئێران چۆنە؟ تاران چۆن سەیری دانوستانەکانی ڕۆژی شەممە دەکات؟ لە سەرەتادا تاران پێداگری لەسەر ئەوە کردبوو کە دەبێت ئەم دانوستانانە ناڕاستەوخۆ بن. ئەمەش دوای ئەوەی خامنەیی ڕێبەری شۆڕشی ئیسلامی ئێران دانوستانی ڕاستەوخۆی لەگەڵ ئەمریکا ڕەت کردەوە. بەگشتی دەسەڵاتدارانی ئێران درکیان بەوە کردووە کە ئەم دانوستانانە ئاسان نابن و زۆر ئاڵۆزن. بە تایبەت نزیکەی 7 ساڵە دوورکەوتنەوە لە نێوان ئەو دوولایەنەدا هەیە. هەروەها لەلایەکی دیکەوە ساڵانێکی زۆرە لەلایەن ئەمریکاوە چەندین سزا بەسەر تاراندا سەپێنراوە. ئەمە جگەلەوەی تاران پاشەکشەی لە بەڵێنەکانی پێشووتری کرد کە دەبێت پەیوەست بێت بە پیتاندنی یۆرانیۆم بە ڕێژەی لە 160 و زیاد نەکردنی کۆگاکانی پیتاندنی یۆرانیۆم، کە هەموو ئەو فاکتەرانە ئەنجامی گفتوگۆکانی بۆ ئێران سەخت کردەوە. شرۆڤەکارانی ئێران پێیان وایە کە لە دوو ڕۆژی ڕابردوودا لایەنی ئەمریکی بە تەواوەتی نەرمی نواندنی پێوە دیارە. پێشتر ترامپ تەنیا هەڕەشەی بۆمباران و سووتان و بەجەهەنەمبوونی لە تاران دەکرد، بەڵام بە پێی وتەی شرۆڤەکاران ئێستا تا ڕادەیەکی باش ئەمریکا داواکاریەکانی خۆی لە ئێران سنووردار کردووە. ئەوەی بەلای ئێرانیشەوە گرنگە پرسی سزاکانی سەر وڵاتەکەیەتی کە چەندین ساڵە بۆتە قوربانی سزا توندەکانی ئەمریکا. لەلایەکی دیکەوە لە میدیاکانی سەربەڕژێمی ئێران لە ئێستادا ئەوە باز دەکرێت کە ئێران لە ڕێگەی ملدان بۆ دانوستانەکان خەونەکەی نەتانیاهۆی پوچەڵ کردەوە کە دەیویست لە ساڵی یەکەمی سەرۆکایەتی ترامپدا پرسی ئێران بە تەواوەتی چارەسەر بکات. ئەو پرسەش لە دیدی نەتانیاهۆوە تەنیا بە لێدانی سەربازی یەکلای دەبێتەوە. لە ڕواڵەتدا پێدەچێت هەردوو لە ئێستادا شەڕیان نەوێت، بە تایبەت ئێران کە لە دۆخێکی خراپدایە، بەڵام بەڕای شرۆڤەکارانی سیاسەتی نێودەوڵەتی ڕێککەوتنی گشتگیر و یەکلاکەرەوە دوورە لە واقع، بەڵکو هەر ڕێککەوتنێک بکرێت کورتخایەنە و هیچیان پابەند نابن بە ڕێککەوتنەکانەوە، چونکە ئەزموونی ڕێککەوتنەکەی ساڵی 2015 کە بە ڕێککەوتنی بەرجام ناسراوە نمونەیەکی ڕوونە کە ئەمریکا لێکشایەوە و ئێرانیش پابەند نەبوو بە بڕیاری وڵاتانی دیکەی بەشداربووی ڕێککەوتنەکە کە هەریەکە لە بەریتانیا، فەڕەنسا، ئەڵمانیا، ڕووسیا و چین.